بەم لەشە لاوازەوە چاک خۆ ڕاگرتووە، بەڵام لا کاماچی ئەشکەنجەم قسانەی بۆ نییە. یا دەبێ کۆڵ بدەی و هەرچی دەپرسیم بیڵێ، یان دەبێ بمری. کەسانێک لە مردن دەترسن کە مردن بە کۆتایی ڕێ دەزانن. لە حاڵێکدا مردن بۆ من سەرەتای ڕێگایە. بەڵام تۆ بەر لەوەی ئەم ڕێگایەت دەست پێ بکەی نێوی چەند کەس دەبەی بڕۆ ناکەی؟ ئامادەم مەرج لەگەڵ بکەم. مەرج بکەین؟ بێگومان تۆ ئەم مەرجە دەدۆڕێن. بەڵام من دڵنیام کە مەرجە دەبەمەوە. وەرە من دەتوانم تۆ ناچارکەم کە من زووتر بگەێنیتە مەنزەڵ و لەم بەندی خانەی تاریکە ڕزگارم بکەی. من هەم دەتوانم تۆ ناچار بە قسەکردن بکەم، هەم ناچار بە قوربانی کردن بۆ خوداکانی ڕۆم. يا مريم المقدس، يارمەتی بدە، یارمەتی بدە. من ئامادەی قوربانی بوونم، بەڵام نەک بۆ بتەکانی ئێوە. من خۆم لە دەرگانەی خودای تاقانەدا قوربانی دەکەم. يا عيسى مسيح، يا عيسى مسيح، يارمەتی بدە. يا مريم المقدس، يا عيسى مسيح، يارمەتی بدە. يا عيسى مسيح. قسەیکی نەکرد؟ هێشتا نا. چەند جار لە ژێر ئەشکەنجەدا لەسەر خۆی چوو، بەڵام هێشتا هیچی نەکوتووە. ماتیوس لەگەڵم وەرە. ئاگات لێبێن نەمرێت. من دڵنیام کەەوە زۆر شت دەزانێت. بڕۆین. ئاو چەندە شیرینە. چ شتێ شیرینە؟ ئەمە کە مرۆڤ
ژیان بە سلامەت تەواو بکات وە چەندە شیرینترە کە مردن بێت و مرۆڤ ئیمانی خۆی لەگەڵ هیچ شتێ نەگۆڕێتەوە. درێژە بدەم قوربان؟ نا ڕەنگە بمرێ. تۆ لە ئاسن ساز بووی پیاو، بەڕاستی خوددا چی بە تۆ داوە کە بەم چەشنە بۆی فیدا دەبی. وەرن بیبەنەوە بەندیخانە. وەرن. بهێنەو لایە. وەرە بڕۆ دەرێ نوێری تۆی. بۆچی من؟ خۆ من کارێکم نەکردووە. ئاخە من کارێکم نەکردووە. خۆم لێ دەکەن. خۆ من کارێکم نەکردووە. تو هەر لێن ڕاوەستە بەسەر چاو. عالی جناب تلمیخا. جنابی تلمیخا پزیشکی تایبەتی دیوکلیتیانوس ڕێگادون کردووە؟ لێرەوە تێدەپەڕێم کوتم سەرێک لە دۆستی قەدیمی خۆم بدەم. سپاست دەکەم. ئەو ڕۆژانەی گیر و گرفتی ژیان ئیزن نادا دۆستان کە بتوانن یەکتر ببینن. هەروایە کە دەفەرمونون. کاتێکی باش هاتن. فەرموون. سوپاس. ئەمڕۆ شایدی داوەرێکی سەخت دەبن. بۆی کوێم نەبەر. خۆ من گوناهێکم ئەی ڕاستەقینە کامەیە؟